ژمارەیەک کۆمپانیایان ئەڵمانی چەکێن کیمیاوی بە داگیرکەرێ ڕۆژاوای کوردستانê فرۆشتیە و دەدەمە بووری دەژی ئەو چەکێن کیماوی بکارهاتنە. داخوازکارێ گشتی ئەلمانیا الباژارێ ئێسن لە ڕۆژاوای ئەلمانیا دەست بە ڤەکۆلینەکە دێوان و چیاندا کریەک و بەحسە فرۆشتنا مادەیە کیمیاوی ژە ئالیە ژمارە کۆمپانیایان ئەلمانیاش بۆ ڕژێمە سووریە دکەن. گوتوبێژێ داخوازکارێ گشتی ئەلمانیا ڕاگەهاند ڤەکۆلین پشتی سکالایە سێ ڕێخستنە ناودەوڵەتی دەست پێ کرد و ئەو سێ ڕێخستن بەحسە وێ چەندێ دکن و کۆمپانیایان ئەلمانیا سزا بن پێکردنە و مادەیە کیمیاوی فرۆشتنە ڕژێمە ئەسەد. مارک لۆکۆک برێکارێ سکرتێرێ گشتی نەتەوێن یەکگرتی بۆ کاروبارێ مرۆڤاتی ڕاگەهاند و ڕژێمە سووریە دەدەمە سێ هەفتیەن بوریدا 18 بنگەهێن تەندروستی باکوورێ ڕۆژئاوای سووریێ بۆمبەبارانکردنە بە چەکێن کیمیاوی بەریە نەهاژێ دە ساڵە 1970دا کۆمپانیایان ئەلمانیا مادەین کیمیاوی فرۆشتنە ڕژێمە بەعسە عێراقی ڕژێمە بەعسە عێراقی لە بالیسان و شێخ وەسانان بە دینان و لە ساڵە 1980 لە هەڵەبجە هەزاران وڵاتیان کوردستانێ بە چەکێن کیمیاوی شەهیدکردە.